بەڕێز دکتۆر ئارام قادر کۆکۆی گفتوگۆکەم و یاخود با بڵێن شیەکەینەوە کە بەڕێزیان پسپۆڕی ئابووری و ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمە بێ. دکتۆر ئارام سڵاوت لەبێت ئەم کاتت باش. دکتۆر پێش هەموو شتێ با بە پرسیارێکی سادە و قوڵیش دەست پێ بکەم، ئەویژەوەیە بەهای دینار زیاتر داوابەزێم چەند ڕۆژە؟ خۆی ئێستا و بەرزبوونەوەی لە ناکاوەی ساری واتە بەهای دۆلار بەرامبەر دینار ڕوویداوە پەیوەندی بە سادەترین یاسای ئابووریەوە هەیە کە خواست و خستنە ڕۆیە. ئێستا خواستێکی زۆر لەسەر دۆلار هەیە لە ئێستادا، لە بەرامبەردا خستنە ڕوویەکی زۆر کەم هەیە لە بازار، لە بەرەمەش بەهای دۆلار بەرزتر بۆتەوە بەرامبەر بە دینار. ئەم بەرزبوونەوەیەکی کاتیە و پێم وایە پاش سەری ساڵ دووبارە دابەزێتەوە. ئەویش دابەزینەوەکەی ئەوەندە ناگاتە سعری بانقی مرکزی و سعری کە بانقی مرکزی دایناوە، بەڵام دابەزینێکی دەگەڕێتەوە ئاسی جارانەوەتە لە 148 بۆ 149 هزارە بێت، بەڵام لەوە زیاتر دابەزین بەخۆ نابینێ، هەتا ئەوەی کە بانقی ناوەندی ئامرازی کە دەدۆزێتەوە کە خواست لەسەر دۆلار کەمتر بکاتەوە لە بەرامبەردا بە کەمبوونەوەی ئەم خواستە نرخی دۆلار دادەبەزێ، بەهای دۆلار دادەبەزێ و بەهای دینار بەرزتر دەبێت. باشە دکتۆر، ئەمەی تۆ خستە ڕوو وتت کاتیە، بەهای دینار بە شێوکی کاتی دابەزێ بەرامبەر بە دۆلار و دواتر تا ڕادەیەک و خۆی لێتەوە. بەڵام پرسێکی دیکەی گرنگ هەیە کە ڕاستەوخۆ کاریگەریە بێت لەسەر بەهای دینار بەرامبەر بە دۆلار، ئەویش بەو شێوەی کە لە دوای سەری ساڵەوە سەکۆی ئەلکترۆنی نامێنێ ئەو خستنە ڕووی کە بۆ دۆلار هەیە لەلایەن بانکی ناوەندیەوە ئیتر لە دوای سەری ساڵەوە ئەمە نابێت، ئەکەوێتە دەست چەند بانکێکی تایبەتمەند بە چاودێری کۆمپانیا و بانکی نێوەندگیر. ئەو کاتە بازرگانان ئیتر چاوەڕێ ئەوە ناکەن کە لە ڕێگەی بانکی ناوەندیەوە بزانن چەند دۆلار لە بازاڕە هەیە چەند نییە. ئەمە چ کاریگەریەکیە بێت، یاخود با بڵین هەر خۆی پرۆسەکە جێبەجێکرێت، ئەکرێت واز لە سەکۆی ئەلکترۆنی بهێنرێ؟ خۆی بەدڵنیاییەوە کاریگەریە بێت، چونکە مناسەکە بەدڵنیاییەوە کاریگەری دەبێت، چونکە مناسەکە لە 20 مانگەوە داخراوە، یعنی ئەو مناسە ئەلکترۆنی کە بۆ حواڵەکردنی دۆلار بانقی مرکزی بەکارهێنێ داخراوە مناسەیە و لەبەرەوەشە، یعنی زۆربەی بازرگانان ئێستا لە هەوڵی بەدەستێنانی زۆرترین کاشی دۆلاردان، ئەماتە کە دۆلار بە کاشیدان لەبەرەوە خواسێکی زۆر لەسەر ئەو دۆلارە زۆر بووە و بەهۆیشەوە بەهاکەی بەرزتر بۆتەوە لە بازارە. مەسەلا داخستنی ئەو سەکۆیە و مناسەیە، بەڵام هێشتا ڕوون نییە بانقی مرکزی چه ئالێتی کە بەکارهێنێ بۆ حواڵەکردنی دۆلار بۆ بازرگانان، واتە بازرگانان ئێستا زۆربەی مامەڵەدارایەکانیان بە دۆلارەوە پێویستیان بە حواڵەکردنی دۆلار هەیە لە ڕێگەی منەسا ئەلکترۆنیەوە، بەڵام پێ دوایە کە ئێستا داخراوە لە بەرپشتوەکان بانقی مرکزی. دکتۆر دوایەوە نایکاتەوە هەتا ئەو کاتێک کە دەستبەرداری سەکۆکا دواترین بەیانی بەپێی دواترین بەیانی بانقی مرکزی لە 20 مانگەوە ئەم سەکۆیە داخراوە. ئەمەش پێم وایە پەیوەندی بە ئەو هینە ژمێریارانەوە واتە ئەو ڕێکارە ژمێریانانەی لە کۆتایی ساڵدا دەگرێتە بەر بۆ بڵێن پێ دەوترێ حساباتی ختامی نهایەت سەنەیە و نازانم ئایا پاشتر ئەم منەسەیە دووبارەیە ئەکرێتەوە یاخود نا، چونکە ئەم هینەی ئەم غامزی پێشببینی ناکرێت مناسەکەی کرێتەوە یاخود نا، بۆتە هۆی کە خواستێکی زۆر لەسەر دۆلار زیاتر بێ. باشە دکتۆر، من تۆ باسیەواکەین ئەگەر منەسەکە نەکرێتەوە چی ڕوئەیات و ئەگەر بشکرێتەوە چی ڕوئەیات، بەڵام پێش ئەوەی کە باسی هەردوو ڕێگەکە بکەین یاخود هەردوو ئەگەرەکە بکەین، هاوکارانمان لە ناو فڕۆکەخانەی هەولێرن، چونکە ئێستا نزیکی پشوەکانی سەری ساڵە و گەشتیارێکی زۆر ڕووە کاتە دەرەوە بە مەبەستی گەشتکردن. با بزانین پێدانی دۆلار بە گەشتیاران چۆنە، ئەمەکە خۆی کاریگەریەکی گەورەی لەسەر بەهای دیناری عێراقیە بێت. هاوکارم نەورەس عەبدوڵڵا وەردەگرم لە فڕۆکەخانەی هەولێرەوە. نەورەس سڵاو دەبێت. نەورەس زانیاریەکان چییە لای تۆ؟ ئایا لە فڕۆکەخانەی هەولێرەوە ئەو گەشتیارانەی کە گەشتەکەن بۆ دەرەوە سەرجەمیان ئەتوانن سوودمەند بن لە وەرگرتنی دۆلار بە نرخی فەرمی بانکی ناوەندی کە 132,000؟
حاجە سڵاوت لێبێت بێگومان لە ڕۆژانی ئاساییدا واتە لە هەفتەکانی ڕابردوودا لێرە بانک GTBI لە نەو فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر ئەو سێلقەی کە لە دەرەوەی فڕۆکەخانە هەیەی دوو لق لە هەولێر لقێک لە سلێمانی بۆ هەر لقێک 25 کەس دەیتوانی واتە پارەدا بنێت بێت لەنەو فڕۆکەخانەدا دۆلار وەربگرێتەوە واتەوەی کە خۆت باس کرد بە نرخی بانکی ناوەندی ئەمە ینی ڕێژەیەکی دیاریکراو هەبوو کە بۆ هەر بانکێک 25 گەشتیار دەیتوانی پارەکە وەربگرێت لە دۆلار لێرە وەربگرێت بەڵام ئێستا کە پشووی سەری ساڵە و خەڵکێکی زۆر لەو کاتانەدا گەشتی دەرەوە دەکەن ئەمە وای کردووە کە بانکەکە بیر لۆ بکاتەوە کار ئاسانی بکات بۆ گەشتیاران واتە ئێستا ژمارەیەکی دیاری کراو نییە بەڵکو کراوەیە لە بەڕێرە 24 کاتژمێر کراوەتەوە بۆیە پێدانی دۆلاریشیان بە کراوی هێشتۆتەوە بۆ ئەم حاڵەتی کە ئێستا هەیە واتە وەرزی گەشتە بە تایبەت بۆ سەری ساڵ بۆ دەرەوەی وڵات ئەمە وای کردووە کار ئاسانی بکرێت بۆ گەشتیاران و گەشتیاران کە دێن لێرە دەتوانن دۆلار وەربگرن بێگومان پێشتر دەبێت بچن لە دەرەوەی فڕۆکەخانە لەو لقەکانی بانکی TBI لە هەولێر لە سلێمانی دیناری عراقی دابنێن و دواتر لێرە بێن دۆلار وەربگرنەوە وەک باسم کرد لە هەفتەکانی ڕابردوودا ئەمە دیاریکراوە بەڵام ئێستا کار ئاسانیان کردووە هەر خۆی یەکێک لەو کارمەندانێکی ئێستا لێرەیە کاری من ئەوی کە چەندی و کاژمێرە لێرەم دەبینم دۆلار بە گەشتیاران دەدات باسی لەوە کرد کە هەر لە دوای نیوەڕەوە نزیکەی 35 گەشتیاری بەڕێ کردووە و بەیانیش بە هەمان شێوە کارمەندێکی دیکە ژمارەی زۆر باشە نەورەز بڕەکەی دیارە چەند ئەدەن یاخود ئەویش بە هەمان شێوەی وەرگرتنەکە کراوەیە نەخێر بۆ پێدانەکە حەسەب داواکاری گەشتیارەکەی چەند وەردێرێ بەڵام گەورەترین یاخ بڵێن بەرزترین ڕێژەکە 3000 دۆلار دانراوە 30 وەرەقە دانراوە بەڵام گەشتیار خۆی ئەتوانێت مەسەن لەو بڕە کەمتر وەربگرێ بەڵام نابێت لە 3000 دۆلار بڵێن بە زمانێکی ئاسایی و سادە لە 30 وەرەقە زیاتر وەربگرێت نەورەس عەبدوڵڵا لە فڕۆکەخانەی هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت دکتۆر ئەگەڕێمەوە بۆ لای تۆ ببوورە کەمێک دامەمبڕانی بەڵام مەبەستمان بوو کە بزانین پێدانی دۆلار بە گەشتیاران چۆنە ئەنجا هەر پێشەوەی پرسیارەکەی پێشووترم بیرچێتەوە بە ئەمە گەرماوگەرم ئەم پرسیارە بکەم پێدانی ئەم دۆلارە بە گەشتیار کاریگەری لەسەر بازاڕە بێت یاخود کاریگەریە بێت لەسەر بەهای دینار لەبەرەوەی بڕەکەی کەمە کاریگەریکی و توی نابێت چونکە تەنها 3000 دۆلار بە گەشتیارێکە جگە لەوەش مامەڵەیەکی زۆری ئەوێت تا گەشتیار ئەو بڕەپارەیە وەرگریواتە بێ پێش گەشتەکەی لە دەرەوەی فڕۆکەخانە دەستکا بە مامەڵەکردن و پارەکەی بە دینار لە بانکەکە دانێ پاشان پاش وەرگرتنی بۆردین پاسەکەی لە فڕۆکەخانە ئەمجا ئەتوانێت دۆلار وەرگێ خۆی ئەمە کاریگەریکی ئەو توی لەسەر بازاری هەرێمی کوردستانەوە بازاری عراق نابێ بەڵام تا ئێستا یەک شت هەبووە ئەوەی کە لە ڕێگەی دەواازەکانی هەرێمی کوردستانەوە تەنها 20 کەسێک بۆی هەبووە کە ئەو دۆلارە وەرگێت لێرەدا هیچ بیانوێک نییە بۆ ئەوی ئێمە جیاوازتر بین لە دەواازەکانی ناوەڕاست و خواروی عراق دەبوو حکوومەتی هەرێم زەختێکی زۆری لەسەر حکوومەتی بەغدا و تایبەتی بانقی ناوەندی بکردایە کە هاوڵاتیانی هەرێمیش بتوانن لەم هەلاس سوودمەند بن دووەمیشان ئەوەیە هەرچەنە هاوڵاتیان تا ئێستا لە ڕێگەی کاشەوە مامەڵەدارایەکانیانەکەنەوە تەنانەت لە کاتی سەفرکردنا بۆ دەرەوەی وڵات زیاتر کاش بەکارێن بەڵام ئێدی دەبێت ئەم کەلتورە بگۆڕێت بە کەلتوری بەکارهێنانی کارتی ئەلکترۆنی کارتی بانک وە لەو ڕێگەیەوە بتوانرێت مامەڵەدارایەکان بابێمەوە سەر ئەو بابەتی کە پێشتر قسەمان لەسەر کرد وتت ئەگەری هەیە دیار نییە کە کۆتایی بە سەکۆی ئەلکترۆنی بێت واتە و بڕە دۆلارەی کە بانکی ناوەندی خاتە بازارەوە لەوانەشە کۆتایی پێنێت و بەردەوام بێت لە هەردوو ئەگەرەکەیە چ کاریگەریەکیە بێت
خۆی بەهۆی ئەو گلەی و گازەندانی کە بازرگانان هەم لە سیستەمی بانقی ناوەندی عراقی دەکەنەوە هەروە ئەو گلەی و گازندەی کە لە دەرەوە هاتۆ سەرم سیستەما و ئەگەری ئەوەی کە گەندەڵێکی زۆر دەکرێت لە مناسایە بۆ ماوەی 2 ساڵە دەنگۆیەوە هەیە کە ئەم مناسەیە داخرێەوە هەوڵ بدرێت ڕێکار یا خوشێوازێکی نوێ بدۆزرێتەوە بۆی بازرگانان بتوان لەو ڕێگەیەوە هەم دۆلاریان دەستکەوێت هەم دۆلار حواڵەی دەرەوە بکەن بەڵام لە ئێستا ئەوەی کە ڕوون نییە ئەو ئامرازە چییە کە جێگرەوەی ئەم مناسەیە دەبێت ئایا تەنها چەند بانقێکن کەم کارە بڕێوە دەبن ئایا ئەو بانقانە ڕێگە بە هەموو بازرگانان دەدەن کە بە ئاسانی بەسانایی دەستیان بەو ڕێکارە بگا کە بتوان حواڵەکانیان ئەنجام بدەن خۆی ئەمانە پرسیارگەرێکن کە دواتر دەرەکەوێت لە ڕێگەی ئەو ئەزمونەوە دەرەکەوێت کە لە مانگی داهاتووە لەگەڵم بانقانە دەکرێت بەڵام هێشتا ئەوەی کە ڕوون نییە ئەوەیە ئایا ئەم مناسەیە بەردەوام ببێت لە کارکردن یاخود نا ئەمەش وای کردووە کە خواسێکی زۆر لەسەر ئەو دۆلارە کاشەی کە ئێستا لە بازاردایە دروست بێ کە ئەم خواستە زۆرش دروست بوو بۆتە هۆی بەرزبوونەوەی ساری دۆلار هۆکار ئێستا تاکە هۆکارکە لە بازاردا بۆتەوەی بەرزبوونەوەی بەهای دۆلار تەنها زۆربوونی خواستە هیچ کە نییە یعنی هیچ هۆکار و فاکتەری کە نییە کە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی دۆلار هەبێت لە ئێستا باشە دکتۆر ئەم ماوەیە خەڵکێکی زۆر سەری کردە سەر کڕینی لیرەی سووری خەڵک زۆر لیرەی سووریە کڕی جا یەکێک لە کێشەکانی بازار و عێراق ئەوەیە کە دۆلار زۆرە چێتە دەرەوە هەڵبەت بەهۆی کڕینی لیرەی سووریشەوە ئەمە بڕێک لەم دۆلارە چێتە دەرەوە ئەمە کاریگەری دروست کردووە یا خۆت با بڵێن ئەبێتە هۆی زیاتر بەرزبوون یا کەمبوونەوەی دۆلار لە ناو عێراقا و زیادبوونی نرخەکەی بە دڵنیاییەوە هەر لیرەی سووری نییە بەڵکو لیرەی تورکی و هەروە تمەنی ئێرانیشە کڕینی ئەم عملانە بە شێوەیەکی بۆ بە بازرگانێکی بەربڵاو لە هەرێمی کوردستان ئەمە عملانە عملەیەکی ڕسکین و کاریگەریکی زۆر سلبیان لەسەر سامانی ئەو کەسانە دەبێت کە ئەم عملانە دەکڕن بە تایبەتی عملەی سووری لە ئێستادا کڕینی ئێمە هیچ ئاڵگۆڕێکی بازرگانیمان لەگەڵ سووریادا نییە کڕینی ئەم عملەیە نابێتەوەی ئەوەی کە بازرگانانی ئێمە بتوان کاڵایەک لە سووریاوە بکردن و هاوردەی ئێرەکەن واتە هیچ ئیسفادەیەکی بۆ بازرگان و بۆ هاوڵاتیانی نێوخۆی هەرێم نییە لە بەرامبەریشا مەسەلەن لیرەی تورکی و تمەنی ئێرانی لەبەرەوەی ئەم دوو وڵاتە زۆرترین تەبادلی تیجاری لەگەڵ هەرێمی کوردستان و عێراقا دەکەن خەڵکی ئێمە چێت عملەیە وڵاتانەیە کرێت و بەکاری هێنێ لە ئاڵگۆڕە بازرگانەکاندا بەڵام لە هەمان کاتە ئەم دوو وڵاتش بە هەمان شێوەی لیرەی سووری ڕسکیە چونکە بۆ نمونە تمەن بە نمونە وەرگرین تمەن بەهاکەی تەنها لە چەند مانگی ڕابردوودا بە ڕێژەی لە 120 دابەزیەوە ئیمڕۆ تمەن لە بازاردا نزیکەی $100 بە 8 ملیۆن تمەنی ئێرانی ئاڵگۆڕی پێکراوە کە ئەگەری زیاتر دابەزینی بەهاکەی هەیە و هاوڵاتیان پێویستە خۆیان بە دوور بگرن لەم جۆرە بازرگانەی ڕسکیە کە بەدڵنیاییەوە زەرر و زیان دەکەن لە داهاتوە. دکتۆر ئارام قادر کۆکۆیی پسپۆڕی ئابووری ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵ مابووی سوپاس بۆ بەڕێستان.